بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ بەڕێزانم کاتتان باش ئەم هاوڕێ بەڕێزانە سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک ئەم دیمەنەی کەی بینین لە سوشال میدیا بڵاوەکرێتەوە کە بڵاوەکرێتەوە خەڵکی هەرێمی کوردستانی بینێ ئەو داخەسەختەی کە لە دڵ و دەرونی هەر هاوڵاتیەکی بە تایبەتی منطقەی کەرکووک و ئەو شوێنانەی کە کارەساتی 16 ئۆکتۆبر تا ڕوویداوە کەمێک سوکنایی بە دڵیا دێکە ئەڵێن خەڵکانێک هەن لە تاراوگا داخێکی سخت لە دڵیانایە و هەتا ئێستا ئەی ڕێژن لەم ڕۆژە ڕەشەیە لە سەدا 51 هەرێمی کوردستان تەسلیم بە عەرەب کرا هەر لەو ڕۆژەیە واتە لە 16 ئۆکتۆبەرە نزیکی 100 پێشمەرگە خوێنیان بە هەدەر درا مەسوولەکان بەبێ ئەوەی پێشمەرگەکانیان ئاگادار بکەنەوە خۆیان ڕایان کرد و پێشمەرگان جێ هێشت لە سنگەرەکانە هەتا ئێستاش ڕوون نییە لە بەرچاوی ئێمەی هاوڵاتی هەرێمی کوردستان کە 16 ئۆکتۆبر خەتای کام لایەن خەتای هەر کامێکیان بوو بێ خیانەتکارن خاکفرۆشن کە طبعا هەمووان نەزانین خەتای هەردووکیان بوو یەکێتی و پارتی لەوەتی هەن ئەم دوو حیزبە مێژووی شەڕەکانیان لە شارە نەبوو شەڕیان لە شاخ کردووە بەردەوام خوێنی یەکتریان لە شاخا ڕشتووە بەڵام ئەوە تا ئێستا بانگەشەی هەڵبژاردنیان کردووە بە کەڤەر بۆ ئەوەی خوێنی هەزاران پێشمەرگە و کوڕی گەنجی وڵاتەکەی خۆمان لەبیر بکەین لە سەدا 51 لە دەستدانی خاکی هەرێمی کوردستان لەبیر بکەین ئەو هەموو قسە گەورە و زاق و بریخانەی کەوا ئێستا یەکێتی پارتیەکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان پەیامێکیشم بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان کە گەورەترین کارەساتەوەیە من هەمیشە وتومە ملەتی گەمژە دەسەڵاتی گەمژەی هەیە یعنی تاکەی تۆ ئەزانی ئەمانە خاوەنی سیوێکی ئابن تۆ ئەزانی یەکێتی ئێرانی هێنا تۆ ئەزانی پارتی عێراقی هێنا تۆ ئەزانی ئێستا پارتی تورکیا هێنێ تۆ ئەزانی ئێستا 16 ئۆکتۆبر ڕوویاوە تۆ ئەزانی شەڕی لە شەڕی ناوخۆیە 31,000 گەنجی ئەو وڵاتە لە بینی یەکێتی و پارتیا کوژران تۆ ئەزانی ئێستاش معاش و قوتی خەڵک ئەخورێت تۆ ئەزانی ئێستاش زیندانەکان پڕن لە مرۆڤی ئازادی خواست تۆ ئەزانی ئێستاش خەڵکێک ئەگەر وەکو ئەوان بیر نەکاتەوە لای ئەوان تاوانبارە تۆ ئەزانی ئێستاش مامەڵە بە گیان و ڕۆحی مرۆڤەکانی هەرێمی کوردستانەوە ئەکرێت تۆ ئەزانی بە وازەحی لایەکیان هی پیاوی ئێران لایەکیان هی پیاوی تورکیایە بەچی عەقڵ و شعورێکەوە تۆ چی دەنگ بەو دوو حیزبێت. In the name of Allah, the most gracious and the most merciful, I extend my respect and welcome to everyone present here. Today, I want to say that, unfortunately, as Iraqi Kurdish, we have seldom taken to the street to support or thank the authorities for their positive actions. Instead, we have constantly protested against their negative and harmful decisions against the Kurdish. And today, once again, we find ourselves gathering in the street, this time not to celebrate, but to condemn another treason that happened due to the corrupted Kurdish ruling parties, especially the PUK. Kurdish leaders always depict themselves as devoted revolutionaries and macho champions of their people and nation. However, we examine their history, it becomes clear that they have committed significant acts of national betrayal against their own people and nation at various stages. And their betrayals resulted in the death of thousands of innocent Kurdish civilians. And following their treason, Kurdish leaders deprive the people of Kurdistan from their basic rights and freedom. And no one dares to demand their rights because they have been suppressed by Kurdish authorities through force, fear, intimidation, and imprisonment and torture. In conclusion, I want to state that the action of Kurdish officials have proven that they are indeed the greatest enemies of our nation, and the word traitor has become synonymous with their names. Traitors like the PUK and KDP are devoid of all human and moral values, and they are strange with concepts such as honor and dignity, because they have constantly sacrificed the interests of their people for personal gain
and betrayed their nation. سڵاوی بەردەوامی و خۆڕاگری لە هەمووان ڕێکخراوی داکۆک لە بەریتانیا پێشەنجی بەگشتدا چوونەوەی ئەو ستەم و ناداری و زوڵمەیە کە لە نیشتمان و هاونیشتمانیان دەکرێت بۆیە ئەمڕۆ لە ڕۆژی ڕەشی 16 ئۆکتۆبەردا دووبارە چالاکیمان ئەنجامدا تا بەبیر خۆمان و هاوڵاتیان لەسەروی هەمویان و سیاسەکانی یەکێتی و پارتی بێنینەوە کە ئەگەر ئێوە ڕۆژی 16 ئۆکتۆبەر ڕۆژی فرۆشتن و بەتاڵاندانی خاچی کوردستانتان بیر بچێتەوە یان خۆتانی لە جێل بکەن ئەوە ئێمە بیرمان ناچێتەوە بەگوێی خۆتان و تەواوی دنیایدا دەدەین کە لەم ڕۆژەدا چۆن خوێنی هەزاران شەهید بە فیڕۆدران و لە سەدا 50 خاچی کوردستانتان فرۆشت. ئێمە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک هەساوین بە یادی 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژە ڕەشێکەوە بۆ میلەتی کورد 151 خاکی کوردستان درا دەست میلیشیای حەج شەعبی و هێزەکانی عێراق زۆر بەداخەوە بەهۆی ئەوەوە بۆیە تعریبکردنی ئەو کوردانی کەوا لە ناوچەی کەرکووکن زیاد لە 150 کورد تعریبکرا لە شاری کەرکووک ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ دوو دەسەڵاتە گەندەڵا ئەو دوو دەسەڵاتی پینە و پەڕۆیە یەکێتی و پارتی بانگەشە بۆ ئەوەی کە خۆیان دیاری بکەن و کە بڵێن ئێمە خەڵکمان لەگەڵایە بەڵام ئەوەی کە ئەیبینن یەکێتی و پارتی بەداخەوە بە زۆر خەڵک ئەهێنن و هەڕەشەی فەسڵکردنیان لێکەن و هەڕەشەی پارە لێبڕینیان لێکەن کە ئەو بانگەشێ ئەبینن یەکێتی و پارتی هەمویان بە هەڕەشە و لەژێر فشارایە هەموو کارمەندەکانی ئاسایش و پۆلیس بەداخەوە و مامۆستایان و دەیان کارمەندی شارەوانی تر هەڕەشەی لێکراوە ئەگەر ئاڵای یەکێتی هەڵنەگرێ ئاڵای پارتی هەڵنەگرێ مەعاشیانە بڕن دووریان نەخەنەوە لە کارەکەیان بۆیە یەکێتی و پارتی هەمیشە کاریان خاک فرۆشتن بووە وەک دەبینن لە 150 خاکی کوردستانیاندایە دەسەوە بەبێ ئەوەی هیچ لێپرسنەوەیان لێ بکرێ بۆیە ئێمە وەک ڕێکخرا و چالاکوانی داکۆک بەڵێنمان داوە هەتاکو ئەمرین داکۆکی ئەەکەین و دژایەتی ئەو دەسەڵاتە ئەوەچینەوە کە خاک و نیشتمانەکەمانیان فرۆشت. ئازیزان سڵاو هەر کەسێک هەڵەیە بکات بیانوویەکیش ئەدۆزێتەوە بۆ هەڵەکەی کە خەڵکی ناوشیار پاساوێک قبوڵ ئەکات زۆر جاریش وەکو تووتی دیعایە بۆ ئەو پاساوە ئەکات 16 ئۆکتۆبەر و سیوەکی ئاب جیاوازی نییە لە جیاتی دەرچی لێوەربگرن ئامادەن دووبارە و سێبارەشی کەمەوە لە پێناو مشکاندنەوەی یەکتری و بەرژەوەندی کورد و کوردستان 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی جاشەکانی بنەماڵی تاڵەبانی چەقۆی ژەهراویان لە دڵی 45 ملیۆن کووردا و لە پشتەوە لەگەڵ دوژمنان ڕێکەوتن و هاوزمان و هاوسەنگەرەکانی خۆیان بەجێهێشت و چاوە قوچان بۆ چەند ئیمتیازێک کە پێشیان نەدرا و ڕسوا بوو. چۆن نەخەون کە دەبینن میلەتتان بێبەرگە ئەیقەت نابیستن گریانی منداڵی برسی پێشمەرگە وڵاتتان کرد بە وێرانە گەورە و بچووک سەر هەڵەگرێ وڵاتتان کرد بە بێگانە گەورە و بچووک سەر هەڵەگرێ لاشەی بێڕۆحیان دێتەوە ئەی خوا سەبەبکاتان بگرێ لاشەی بێڕۆحیان دێتەوە ئەی خوا سەبەبکاتان بگرێ دنیا وەفای بۆ کەس نییە زۆری ڕووخاند و نەیپرسی دنیا وەفای بۆ کەس نییە زۆری ڕووخاند و نەیپرسی خوایە کەس نەکەوێتە بەر شاڵاوی شۆڕشی برسی. ئێمە وەکو چالاکەوانی لە ڕێکخراوی داکۆک سربەزین کۆی لێ کەس نین داکۆکی کاری ماف و ئازادین خاوەن هەڵوێستین لە مەیدانیش هەمیشە دەنگبەرزین بەداخەوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 16 ئۆکتۆبەر خیانەتە گەورەکەی هەردوو بنەماڵەی پارتی و یەکێتی کە بۆ هۆی لە دەستدانی لە 150 خاکی هەرێمی کوردستان بە هەردەدانی خوێنی هەزاران شەهید و خەباتی قوربانیدانی خەڵکی کوردستان خیانەتێکی مێژووی پەڵەیەکی ڕەشی بەڕووی بنەماڵەی بەرزانی تاڵەبانی کە هەرگیز زیاد ناکرێت. لە حوتەم ساڵیاتی خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 سەرەتا ڕێز و حورمەت بۆ دڵکۆی ئەو نەوە پێشمەرگەی بوونە قوربانی پلانە گڵاو نەگویستەکانی دەسەڵاتی کوردی. لەم ڕۆدا ڕووی دەممان زیاتر دەکەینە یەکێتی نیشتیمانی کە دەستی باڵای هەبوو لەو خیانەتەدا بەڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی بەغاو وڵاتانی ئیقلیمی بووە هۆی ئەوەی لە 150 خاکی کوردستان جارێکی تر بکەوێتەوە ژێر دەستی داگیرکەرانی کوردستان. یەکێتی و پارتی بە درێژایی مێژوویان حیزبی بەرژەوەندی تایبەت و بەخۆیان بوون هەرگیز کوردستان و خەڵکەکەیان بەلاوە گرنگ نەبووە. لە سەدا داوای دەنگ لە خەڵکی دەکەن کە 33 ساڵە حکومیان دەکەن و هیچیان بۆ نەکردوون.
بۆیە دەبینین لە چەندین بۆنەی جیاوازدا چاوساقی داگیرکەرانی کوردستان بوون، خاکی پیرۆزی کوردستانیان خسۆتە ژێر دەستیان و دووپاتی ئەەکەینەوە 16 ئۆکتۆبەر هیچی کەمتر نییە لە خیانەتی سیویەکی ئابی 1996 پارتی. ئەمڕۆ 16 ئۆکتۆبەری 2024 وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سیاسی شاری نوکاسڵ بەژارین لە یادکردنەوەی ڕۆژێکی ڕەشی مێژووی لە مێژووی کووردا ئەوی 16 ئۆکتۆبەر بوو کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە شاری کەرکووک تەسلیم بە ئەژی شەعبی و سوپای عێراقی کرایەوە. هەروەکو دەزانن سەرتاسەری شۆڕشی مێژووی شۆڕشی کوردستان بەهۆی شاری کەرکووکەوە بووە و بەدەیان هەزار شەیدی داوا لە پێناو شاری کەرکووکدا، بەڵام بەداخەوە بە ئاسانی تەسمیلی سوپای عێراقی کرایەوە. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کوردستان فرۆشتا، یعنی شتێکی زۆر سەیرە بەلایەن جیلی تازەوە، بەلایەن ئەوانی کە تازە پێگەیشتووەکانەوە. جا بۆیە من ئەم ڕۆژە بیرخستنەوەیەکە بۆ ئەوانەی دوای خۆمان. لەم ڕۆژەدا کوردستان فرۆشتا بە کۆمەڵێ پلەپۆست، یعنی ئەو پلەپۆستانە ئەسڵ هەری خۆمانە، بەڵام داگیرکەران دوژمنانی کورد بە کوردیان فرۆشتەوە. لەم داگیرکاریەیە لەم فرۆشتنەیە سەدام فەرمانبەرنان بڕاو کرا، یعنی لەو شوێنانی کە لە دەرەوەی حکومەتی عێراقیش بوون، وەکو کەرکووک و خانەقین و ئەو شوێنانەی تر. وە سەدان خێزان بە ئینگلیزی فامیلی بە سەدان خێزان ئاوارە بوون، ئەو هەموو کوڕەگەنجە هەمووی کوژرا لەو ڕێگەیە. لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر تۆزێک پارە، لە بەرامبەر کۆمەلە پلەپۆست. و ئەگەر ئێستا سێرتان کردبێ لە خانەقین مەکتەبی کوردی نەماوە، تەنها یەک مەکتەبی کوردی ماوە، ئەویش کەس ناچێ بۆی بە کوردی بخوێنێ. ئەمان پەروەردەیان فرۆشت، کوردایەتیان فرۆشت، خاچیان فرۆشت، ئێمەشان فرۆشتووە. ئەمەی کە لێرانە هەمووی کە کۆبۆتەوە، هەمووی لە دژی ئەو دەسەڵاتە کۆبۆتەوە، هەمووی لە دەستی ئەوێ ڕای کردووە. جا بۆیە من داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەم، داوا لە حکوومەتی بەریتانیاکەم، گۆڤەرمنت حکوومەتی بەریتانیا کە لێپرسینەوە بکە لەم دوو دەسەڵاتە. لەم ڕۆژە تاڵا کە بەسەر میلەتەکەمان هاتوو، یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکی فرۆشت، هەرچۆن پارتی دیموکراتی کوردستان شنگال و ئێزیدەکانی فرۆشت. ئێمە لێرەوە ڕایگەیەنین بۆ کۆمەڵگەی گشتی و نێودەوڵەتی کە بەسە ئیتر ئەم دوو حیزب و ئەم دوو دەسەڵاتە پێویستە لە ناو ببرێن. چ جایەکێتی کە لە حدودەکانی خۆیەوە یەلکەی بەسەرچوو قاچاقی و مادەی هۆشبەرەکە، چ جا پارتیکە حەپ و دەرمان و عیلاج بە قاچاقێنێتە ناو وڵاتەکەمانەوە. پێویستە ئەم دوو حیزبە لەسەر کار لا ببرێن و بە هەموو شێوەیەک سزا بدرێن. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و هەموو ئەندامان لێرە بە هەموو شێوەیەک بەرپرسدانەوە و کاردانەوەمانە بێ دەربارەی بەرامبەر ئەو دوو حیزبە دەسەڵاتە هیوادارین هەموو لایەنی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنە سەر خەت و ئەو دوو دەسەڵاتە و ئەو دوو بنەماڵەیە لە ناو بەرن و بە سزای. وەکو دەزانن ئەمە یەکەم جار نییە کە یەکێتی و پارتی خیانەت دەکەن بەرامبەر گەلی کوردستان و ئەم ڕۆژ کۆبوونێتەوە کە خیانەتی 16 ئۆکتۆبەر شەرمەزار بکەین کە هەستان بە فرۆشتنی لە سایە پەنجاویەکی خاکی هەرێمی کوردستان. و ئەمە یەکەم جاریان نییە کە هەڵدەستن بە فرۆشتنی خوێنی شەهیدان، بە فرۆشتنی خاکی هەرێمی کوردستان. تەنها پەیامێکم هەیە بۆ تەنها 4 ڕۆژ ماماوە بۆ هەڵبژاردن، تەنها ئەمڕۆ 16 مانگە، تەنها 4 ڕۆژ ماوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. دەتوانن لە هەڵبژاردنەکانە بەو پەنجانەتان سزایەکی تونی ئەم دوو دەسەڵاتە بدەن کە بووەتە هۆی لە دەستدانی 150 خاکی کوردستان و بەردەوامیشن لە فرۆشتنی خاکی کوردستان لە هەردوو لایەنی تورکیا و ئێرانەوە. ئەوانەی کە ئیستا لەسەر ستەیجەکان خۆیان نیشان دەدەن و خۆیان نیشان دەدەن و شۆەکەن، ئەوانە ڕاستی نین. ڕاستی ئەوانە کە بەردەوام دەستیان تێکەڵە لەگەڵ خیانەتکە، دەستیان تێکەڵە لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا و ئێران بەردەوام لە فرۆشتنی خاکی کوردستان. وەکو دەزانن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 16 ئۆکتۆبەر پارتی یەکێتی نیوەی خاکی کوردستانیان تەسلیم بە عەرەبەکان کرد لە چەند هەڵەیەکی خۆیان ڕابوو. جا بۆیە چەند ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردن. هیوادارم خەڵک تۆڵەی ئەو هەڵانەی خۆیان لێ بکاتەوە دەنگ نەدا بە پارتی یەکێتی. وەکو هەوڵاتێکی شاری کەرکووک وەکو پێشمەرگەیەکی ئەو سەردەمەی 16 ئۆکتۆبەر
بەڕاستی بێشەرمانە نامردانە ئێمەیاندایە دەستی حەشتی شعبی و گروپە تیرۆرسەکانی داعش لە شاری کەرکووک ئێمە تەنیا جێ هەڵدراین بۆ جەور و ستەم سەر ئێمەیەوەی لە وەکو کوردانی تاراوگە لێرە بتوانین شەرمەزاری ئەو دەسەڵاتەی یەکێتی پارتی بکەین کە بە درێژایی ژیانی بە درێژایی تەمەنیە خەریکی خیانەت و خاکفرۆشتن و چەوسانەوەی خەڵکی بێتاوانی ئەو وڵاتە بووە ڕێکخراوی داک و خەڵسە بۆ خۆپیشاندانە سەرکۆنەی هەموو لە بنەماڵەی یەکێتی پارتی دەکەنی کە بە هەفسان بە فرۆشتنی خاچی کوردستان 150 خاچی کوردستان و بە کوژدانی 50 ڕۆڵەی شارەکە هیوادارم خەڵکی کوردستان لە کاتی دەنگدان ئەو شتانیان لەبیر بێ و تۆڵەیان لێ بکەنەوە زۆر. Hello everybody. So as long as I can remember, I've always had an interest in the histories of the cultures of the world. And one of the earliest regions I remember looking into was the Middle East. And I remember reading all of the clay tablets from Assyria, and they spoke of the Kurdish peoples. They were living in the mountains, and they had always been there. But I found it strange that Kurdistan had just never had its own country. And the more I looked into it, the more I learned about the struggles that Kurdistan had been fighting for, well, thousands of years at this point for their own country. I remember that I first glanced upon some songs around the time of the war with ISIS, and I learned about the Peshmerga and how they had been fighting with our forces in the Middle East, and they wanted to grant the freedom of Kurdistan in the Middle East. And I learned about how they'd been fighting for federalism in Turkey, in Iran, in Syria, but they'd only really had any autonomy in Iraq. And I just thought it would be important for me to come here as somebody who's never been to Kurdistan and who's never traveled that area of the world to know that the knowledge is here in Newcastle, of all places, and Kurdistan and its support for federalism and autonomy is supported here. And I just wanted to give that support here in a small word.